دوای 90 ساڵ دەچنە ماڵێکی نوێ و دەست و پەنجە لەگەڵ ژیانێکی نوێ نەرم دەکەن. بەختی حاجی سلێمان لەو تەمەنەش کراوەتەوە و گوڵێکی دی هاتۆتە باخی ژینیەوە. لە ئێستادا ئەوان دەرگای تەنیاییان خستۆتە سەر پشت و چارەنووس بە یەکی گەیاندون. حاجی سلێمان دانیشتووی گوندی گردەگۆزینەی کەلارە و تەمەنی 93 ساڵ دەبێت. لەگەڵ خات و جەمیلەی تەمەن 90 ساڵ چەند ڕۆژێکە پرۆسەی هاوسەرگیریان ئەنجام داوە. ئەوان ئەگەرچی لە پاییزی تەمەنیاندان بەڵام دڵیان بەهارە. شەوتی پێ بدۆزەوە وەڵاوتی با بڕۆین بە سەیری ڕۆیمان هات خێراترمانی کرد دانیش بەرامبەرمە لەوەدا چایەک ماخوارد دە سعاتێ دانیشی کوڕەکە وتی با بڕۆینەوە وتم براکەم ئەم ژنە من نایە سوالێکی لێ کرد سوالم لێ کرد وتم من ئەو پیاوە مامنیان ئەوردە بۆ سەر تۆ ئافرەت تێتاوتی بەڵێ وتم من وە تو ڕازی ئەوم ئایکەل جسم تەرە ڕێکی و پێکە دایشت لەوانێ قسەمانی لاکەی من دڵم کوێ دڵم بۆت هەستیان و دانیشتن و حرەکاتی کوێ دڵم و ئەم دوو هاوسەرە ئەمە بۆ دووەم جارە ژیانی هاوسەرێتی پێکدەهێنن. خێزانی حاجی سلێمان ساڵێکە وەفاتی کردووە و خاوەنی 7 کوڕ و 5 کچە. مێردی جەمیلەش هەر ساڵێک دەبێت وەفاتی کردووە و لە مێردی پێشووی هیچ منداڵی نەبووە. وەنە دڵمە حاجی خۆشە دوو وەنە دڵمە کوڕەکانی و کەنجکانی و بووکەکانی خۆش. گشتیان باشن لێرمە گشتیان چاکن لێرمە مناڵەکانیان گشتیان چاکە لێرمە. این ساعتینە بازار و مناڵەکانەمانەوە بۆ دەست و تێین و ئەڕۆین بۆ بازار و کوڕەکانیانمانەوە بۆ دەست بۆ سەیران و بۆ دیێنی و دەمسقاڵ زێر مارەی جەمیلەیە. بەو زێڕانە دەستەکانی ڕازاندۆتەوە و شادی و پێکەنین لە ڕوخساری دەبارێت. حاجی سلێمانیش بە جلی تازە و جامانەی سەری خۆی تەواو شیکپۆش کردووە و دەڵێ هەنگی لە کونی دارە دۆزیوەتەوە و دەڵێت من بۆ جەمیلە دەژیم. ئەو پرۆسە هاوسەرگیرەی کە حاجی سلێمان و دا جەمیلە ئەنجامیان داوە دەنگدانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا چووکە تەمەنەکەیان لە سەروی 90 ساڵەوە بوو. هەر بۆیە لە ئێستادا هاوسەرگیریەکەیان لە ناوەندە میدیا عێراقی و جیهانەکان خەریکە دەکەوێتە بەرباس و بە قسەی حاجی سلێمانیش بەم زوانە لە وڵاتی ئیمارات و لە دوبەیەوە بانگهێشتنامەیەکی ڕەسمیان پێدەگات و لەگەڵ یەکێک لە کەناڵە بەناوبانگەکانی ئەو وڵاتە چاوپێکەوتنێک ئەنجامەدەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.